بەڵێ بەڕێزان وەک هەموو لایەکشتانە ئاگادارن بانگەشەی کاندیدانی هەموو لایەنەکان لە کوردستان دەستی پێکردو بۆ خولی شەشەمی پارلەمانی عێراق لە ناویشیاندا پارتی دیموکراتی کوردستان. هەر ئەمڕۆژ مەسرور بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە کۆبوونەوەیکی گرنگ لەگەڵ کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان باسی ئەرکی کاندیدانی کرد کاتێک دەچنە پارلەمانی عێراق ئەرکەکەیان چییە دەبێت چی بکەن و چۆن هەوڵ بدەن دەستور وەکو خۆی جێبەجێ بکرێت. ئێمە لەسەرم بابەتە میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی زیاتر سەبارەت بە کاندیدەکان و ڕێنمایەکانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ئەیوب گەڵاڵی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی عێراق لە پارێزگای هەولێر. کاک دکتۆر زۆر بەخێر بێن، شەویشتان باش، سوپاستانەکەین، هیوادارین سەرکەوتوو بن. بەڵام با لە گوتارەکەی کاک مەسرورەوە دەست پێ بکەین. دەڵێ پارتی خاوەنی دەستکەوت و پرۆژەی گەورەی ئاوەدانیە لە هەرێمی کوردستان. ئەمە بۆ ئێوە چ واتایەکی هەیە و چ ڕێنماییەکە؟ زۆر سپاس بۆ جەنابێت کاک حاکم. طبعاً ئەمڕۆ جەنابی سەرۆکی حکوومەت و جەنابی جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کاک مەسرور بارزانی لەگەڵ تەواوی سەرجەم کاندیدەکانی پارتی لە سەرجەم بازنەکانی هەڵبژاردن کۆبەوە کۆمەڵێک ڕێنمایی و کۆمەڵێک ئامۆژگاری زۆر وەکو دەڵێتن زۆر بە پێز بۆ ئێمەی کاندیدان خستە ڕوو. لەو شۆنگەوە ئۆقرەگرێ کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕوئیای جەنابیان و دیدگای جەنابیان لە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە ڕووی پێشکەوتنی هەرێمی کوردستان ئەوەیە کەوا جەنابیان دووربینێکی زۆرە لە دیدگایەکی دووربینە سەبارەت بە هەرێمی کوردستان. ئەویش ئەوەیە پرۆژەکانی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانی جێبەجێ کردووە و پرۆژانێک کە هەم جەنابیان ئێستا باسی کرد، پرۆژە گرنگە کە استراتیجیەکانی فریاگوزاری ئاوی هەولێر، دروستکردنی بەندا و قۆندەکان، دروستکردنی ڕێگاوبانەکان، پشتێنەی سەوزایی لە هەولێر. باش کەواتە کاک دکتۆر یعنی بۆچی بەهێزبوونی پارتی بەهێزبوونی هەرێمی کوردستان دەگەێنێت؟ ئێمە دەبێت سێ کۆڵەکەی ئەساسی لەمڕۆ باز بکەین. یەکەمیان ئەمە بەر لە ئەو سێ کۆڵەکە مێژووی دروستبوونی پارتی کە نزیکەی 80 ساڵ وەکو حیزبێک لە حیزبێکی وەکو لە سەرکردایەتی هەموو کوردستان دەکا بە مانای نەمریە ئەو 80 ساڵ کە وجود و ئیسیدامەی هەیە گەشە پێدانی بەردەوام لە گەشە پێدانە. ئەو سێ گۆڵەکە ئەساسیش ئەوەیە کەوا یەکەمیان کولتور و هەروەها کەلەپوری جەنابی بارزانی نەمرە و هەروەها دووەمیان سەرکردایەتی جەنابی سەرۆک مەسعود بارزانیە کە وەکو مەرجەعێک بۆ هەموو تەواوی خەڵکی کوردستان و بۆ حیزبەکە. سێمیشان جەماوەری خودی جەماوەری پارتیە کە هەمیشە لە هەڵکشاندایە ئەو جەماوەرە. بۆیە دەبینین لەسەر جەم هەڵبژاردنەکاندا ڕێژەی با بڵێین کورسیەکانی پارتی دیموکراتی کوردستان لە هەڵکشاندایە، هیچ لە کەمبوونەوە دانیە و بۆ هیوایەن لە هەڵبژاردننی پەرلەمانی داهاتووشدا ڕێژەی کورسیەکانی پارتی لە زیادبوو دابێت کە هەرواش دەبێت. باش کاک دکتۆر کاتێک دەگوترێت بەهێزی پارتی یعنی بەهێزی هەرێمی کوردستانە کەواتە ئەرکی کاندیدەکانی پەرلەمانتارەکانی قورسترە لە لایەنەکانی دیکە. بۆ یەکدەنگی و یەکڕەنگی و یەک هەڵوێستی تەواوی لایەنەکان ئێوە گەر چوونە پەرلەمان دەتانەوێت چۆن ئەم یەکدەنگیە ئەم یەکڕەنگیە دروست بکەن هەمووتان ببنە نوێنەری خەڵکی کوردستان بە جیاوازی بیر و بۆچینیشەوە؟ پارتی دیموکراتی کوردستان خۆی بە خاوەن قەزیەکە دەزانێت. خاوەن قەزیەی هەرێمی کوردستان پارتی کوردستان ئەوەیە کەوا پاراستنی شکۆی هەرێمی کوردستان لەدەست پارتی دیموکراتی کوردستان بووە، پێشکەوتنی هەرێمی کوردستان لەدەست پارتی دیموکراتی کوردستان بووە لە حکوومەتەکانی یەک لە دوای یەکەوە تاوەکو بە تایبەتی لە کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان. پاراستنی کیانی هەرێمی کوردستان لەدەست پارتی دیموکراتیان. بۆیە ئەوەی جەنابەت کە دەڵێ بربژێرەکانی پارتی ئەوانی کە دەستنە پەرلەمانێکیان قڕۆز دەبێت زۆر ڕاستە، چونکە ئێمە خۆمان خاوەن قەزیەک دەزانین کە ئەوەیە کە ئێمە هەمیشە کوردستان لە ئەولویەتی ئێمەدا بووە.
إضافة إلى أوش كوا إما براستي بيويستا نكتنها لهرمي كردستان وكو بيويستا إما خومان بخاون بابل الناوچە کانی دیکەشدا بزانین بۆ ئەوەی بزانن کەوا پارتی دیموکراتی کوردستان چه ئاستێکدایە. زۆر باشە کاک دکتۆر بۆ خۆت باش دەزانی ئێمە دەستوورێکە لە عێراق دەڵێ عێراق دەوڵەتێکی فێدرالیە ئەمڕۆژ مەسرور بارزانی جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان زۆر بەڕوونی ئاماژەی بۆەوەدا کە پاشکۆیەتی قبول ناکەن و حکوومەتی ناوەندی نییە دەبێ حکوومەتی فێدرالی هەیە. ئێوە کاگەر چوونە پەرلەمان پێشێلکاریەکانی کە دەستور زیاد لە 50 مادەی دەستوری لەلایەن عێراقەوە پێشێل کراوە چه هەوڵێکە دەن بۆ ئەوەی ئەوە ڕاست بکرێتەوە هەموو لایەک پابەندی دەستور بێت. زۆر بەداخەوە لە دوای با بڵێن پرۆسی ئازادی عێراق و دروستبوونی عێراقی نوێ تاوەکو ئێستا ئەم دەستەواژەیە وەک بە فعلیش زۆر بە هەڵە بەکاردێتن کەوا با بڵێن حکوومەتی ناوەندیان سنترال ئەوە پێچەوانەی ڕێک دەستورە چونکە عێراق لەسەر بنیادنانی عێراق لەسەر ئەساسی عێراقێکی فیدرالی تعددی هاتووە کە نظامێکی فیدرالی تێدا هەبێتن بۆیە بەڵام بەداخەوە حکوومەتی یەک لە دوایەکانی عێراق هەموو ئەو مافانەی کەوا لە دەستوردا هەیە تایبەت بە هەرێمی کوردستان پێشێریان کردووە شەڕیان زارەتان خۆرسترە چونکە عێراقیەکان خۆشیان دەڵێن ئەم هەڵبژاردنە هەڵبژاردنێکی چارە نووسازە من بۆیە ئەو پرسیارم کرد شەڕەکەتان چۆن دەکەن شەڕی دەستوری لە پەرلەمان چارە نووسازە و من پێم وایە مفاجئاتی زۆر گەورەش دەبێت لەوەی انتخاباتە لەسەر تاسەری عێراق و وەلارێمی کوردستانیشدا ئەم مفاجئەیە ڕووداتن ئەوەیە کەوا ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە خۆمان بەخاوەن قەزیەی هەرێمی قەزی کوردستان بە شێوەیەکی گرتی وەکو قەزی نەتەوەیەکدا دەزانین دەبێت ئێمە سنگ و قورسایی ئێمە لە پەرلەمانی کوردستان بەو شێوەیە بێت کە ئێمە بتوانین تەواوی ئەو مافە دەستوریانێکەوە لە دەستوری عێراقدا هاتووە هەر هەمووی وەکو خۆی جێبەجێ بکرێت ئەگەر بەم شێوەیە بڕوا کە ئێمە ناتوانین ئەمە قبول بکەین لەمە زۆر باشە باش کاک دکتۆر ئەیوب ئەنی بۆچی بەهێزی پارتی لە حکوومەتی فێدراڵ لە ناو پەرلەمانی عێراق بۆچی گرنگە گرنجەکەی لە چیدایە گرنجەکەی هەروەک ئاماژەم پێدا لەوەدایە هەرێمی کوردستان پارتی خۆی بەخاوەنی هەرێمی هەموو هەرێمی کوردستان دەزانێت کە خۆت بەخاوەنی هەرێمی کوردستان بزانێ ئەوەیە گرنگی ئەوەیە کەوا تۆ سوقلی تۆ لەوێن دەبێت چۆن بێ پێویستە لەو ئاستە بێ کەوا لە ئاستی هەڵگری خاوەن و ڕوئیا و دیدگای ئەو با بڵێن ئەو متمانەیە بێکەوە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان جەماوەری هەرێمی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستان باش کاک دکتۆر ئەنی دیارە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ تەواوی کاندیدات و هیوای سەرکەوتنی هەموو لایەک بۆ پەرلەمانی عێراق مەسەلەی پەرلەمانی پەرلەمانتاری یاخود بوونی پەرلەمان کولتورێکی تایبەتە ڕەنگە ئەو کولتورەمان هێشتا زۆر نەبێت بەشێک یاخود هەندێک لە پەرلەمانتاران وعدی زۆر قەبە و عەجایب بە خەڵگەدەن کە ڕەنگە بە حکوومەتیش جێبەجێ نەکرێت جەنابتەن وەکو کاندید چێ بەڵێنێک بە خەڵک دەدەن بە خەڵکی کوردستان بە دەنگدەری خۆتان چێ بەڵێنێکیان چێ وەکو خۆت چێ وەکو بربژێرانی پارتی چی بە خەڵگەڵێن بۆی دەنگتان پێ بدەن بەداخەوە طبعاً ئێمە هەم لە ڕێنمایی و هەروە لە ئامۆژگارەکانی سەرکردایەتی خۆمان و لە خودی جەنابی سەرۆک بارزانی و جەنابی سەرۆکی حکوومەت و تەواوی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان ئێمە ناتوانین بەڵێنێک بدەین کەوا نتوانین جێبەجێ بکەین بەڵێنێک قابلی تەطبیق نەبێتن ناکرێ ئەمە بەڵێنێک بدەین بڵێن خەڵک وا بۆ خەڵک دەکەین ئێمە بەکردەوە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەکانی و هەموو ئاکارەکانی و هەموو ئەو کردوانەی کەوا لە ڕابردوودا و لە ئێستادا بەردەوام ڕووداتن ئەوە ئەو بڵێنانەیە کەوا ئێمە دەتوانین بە خەڵکی بدەین کە بڵێ ئێمە خاوەن بەڵێن بووین و بەڵێنەکانی خۆمان بەجێهێنا ئێمە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانمان پێشخست ئێمە قواری هەرێمی کوردستانمان پاراست بە ئەگەر جەنابی سەرۆک بارزانی نەبوایە تاوەکو ئێستا قواری هەرێمی کوردستان بەو شێوەیە نەدەبوو پارێزراوە زۆر باشە کاک دکتۆر ئەیوب دروشمی ئەم جارەی پارتی دیموکراتی کوردستان بووە مەڵبژاردن دەڵێ هاوسەنگی و سازان لەگەڵ هاوبەشی بەکردەی ئەم سێ دروشمە ئەم سێ وشەیە چۆن جێبەجێەکەن بەداخەوە ئەو پرانسیپانەی کە وەکو هاوبەشی و هاوسەنگی و سازان لە عێراقدا تاوەکو ئێستا ئاماژەم پێدا حکوومەتەکانی یەک لە دوایەکانی عێراق دەسەڵاتدارانی عێراق جێبەجێیان نەکردووە ئێمە پێویستە هاوبەش بین لە هەموو ئەو مافانەی کەوا لە هەرێمی کوردستانەیە و هاوبەش بین
و هاوسەنگ بین لە هەموو ئەو ئەرکانی کە پێمان دەست پێدێ و هەروەها سازانیش بکەین لەسەر هەموو ئەو بابەتانەی کەوا دێتە پێشمان بۆ ئێمە بتوانین عێراقێک لەسەر عێراقێکدا بژین کەوا عێراقێکی دەستوریە تعددیە کە ئەوی عێراقێکی فیدراڵە. باش کاک دکتۆر ئەگەر بگەڕینەوە ینی لە 2005ەوە لە یەکەم هەڵبژاردننی عێراقەوە لە 2006 هەتاکو ئێستاوە 20 قسوور ساڵە ئەم دروشمانە جێبەجێ ناکرێت عێراق هێواش پاشەکشە لە دەستور دەکا پاشەکشە لە فیدراالیەک دەکا دەگەڕێتەوە هەوڵ بۆ مەرکزیەت دەدا دەیبینین ینی ڕۆژانە ئێمە ئەرکەکەتان چیە بێت چۆن ئەم شەڕە دەکەن لە پەرلەمان ئەمە شەڕێکی زۆر قورسە چۆن ئەمە ڕاست دەکەنەوە. عێراق هەمیشە دەسەڵاتداران با بڕین لە عێراقدا هەمیشە لەسەر ئەزمە دەژن دەژین ئەزمەیەک بە ئەزمەیەک دەستپێرن کێشەیەک بە چەیەک دەستپێرن بۆچی بۆ ئیسەدامەکانی خۆیان و هەروەها بۆ بەردەوامبوونی خۆیان. ئەوەش ڕنگدانەوەی تەواوی بینیوە لەو یاسانەیە کە بەداخەوە ئەو یاسانەیە کەوا دەردەچن لەوێ هەموو یاسای تەعەسوفیە ئەو قانونانی بەڕاستی دەتوانین بڵێن وەکڵێن ئیجحافە بە بەرامبەر بە هەرێمی کوردستان کە زۆر جاران وەک جەنابی سەرۆکیش ئاماژەی پێداوە کە بەڕاستی زۆر لە یاسایەکانی محکەمەی سەورە دەچێتن بەڕاستی بۆیە ئێمە پێویستە ئەو هاوسەنجی کە جەنابەت ئێستا باست کرد و هەروەها ئەو تەوافقی کەەوە جەنابەت و هاوبەشی کە جەنابەت باست کرد پێویستە ئێمە ڕنگدانەوەی خۆی هەبی لە پەرلەمانی کوردستان لە ناو قوبی عفوان ببوورە پەرلەمانی عێراق دەبێ هەموو ئەو دروشمانی کەەوە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان هەڵمان گرتووە دەبێت لەوێ جێبەجێ بکرێتون و هەروە بەکردەیی تەطبیق بکرێت لە پەرلەمانی عێراق. کاک دکتۆر زیاتر لە 50 مادەی دەستوری لەلایەن عێراقەوە پێشێل کراوە عێراق هاتووە زۆر بەڕاشکاوانە قسە بکەین فێڵێکی گەورەی لە خەڵکی کوردستان کردو تەواوی خەڵکی کوردستانی بە موچەوە سەرقاڵ کردووە ڕاستە ئەمە مافێکی سەرەتایی خەڵکی کوردستانە بەڵام هاتووە موچەکەی بڕیوە بۆ ئەوەی شتەکانی کە لە بیر خەڵکی کوردستان بباتەوە ئێوە چۆن هەوڵەدەن یەکەم هەموو داواکاریەکانی خەڵکی کوردستان لە موچەدا کورد نەکرێتەوە و ئەوە کە مافێکی دیاریکراوە نابێت بە هیچ جۆرێکە دەستی بۆ بەرێ پاشان ئەو داواکاریانەی تر جێبەجێکردنی دەستوری ترەوە مادەی 140 داگیرکردنی ناوچەکانی تری کوردستانە کۆمەڵێک شتی ترەیە ئەم شەڕە چۆنەکەن ئەمەیان بێجگە لە موچە زۆر بەداخەوە عێراقی لەم ڕوانگەیەوە بە هەمان شێوە هەموو بابەتەکانی هەرێمی کوردستانی سکرۆتۆر لە موچە و شەڕی ئابووری لەگەڵ هەرێمی کورد لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان و بەداخەوە خەڵکی هەرێمی کوردستان زۆر بە نایاسایی نادەستوری برسی کران مافی شایستە داراییەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بڕا زۆر بە ناحەقەوە لە ئێستاوە نیە لە 2014ەوە هەتاوەکو ئێستا بەردەوامە نزیکەی 11 ساڵە ئەم چیرۆکە یاخود ئەم تراژیدیایی کە بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان بەردەوامە بەڵام ئێمە کێشەی ئێمە تەنها موچەنیە کێشەی ئێمە جەناب دامەژە پێدان ناوچە با بڵین کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە مادەی 140 بابەتی شایستە داراییەکانی هەرێمی کوردستانە لە موازنەی ئیتیحادی بۆ معلوماتی جەنابەت پێویستە بینەرانیش ئەمە بزانن تاوەکو ئێستا هەرێمی کوردستان 105 لە تەخسیساتی بودجەی هەرێمی کوردستان وەرگرتووە ینی خۆی پێویستە ئێمە 104 بەپێی دوایین با بڵین بابەتی سەرژمێری لە هەرێمی کوردستان کرا هەرێمی کوردستان 104 دەبوو پێویستە ئێمە 114 مان بدرێتێ بەڵام تاوەکو ئێستا ئێمە 105 مان لە بودجەیەوە گرتووە کە ئەمەش بەڕاستی خاڵێکە دەتوانین بڵێن مر دژایەتیی هەرێمی کوردستانە. زۆر باشە دەست خۆش زۆر بەڕێز دکتۆر ئەیوب گەڵاڵی کاندیدی پارتی لە پارێزگای هەولێر گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان زۆر کاتێکی خۆش بووی و شەو زۆر سپاس بە جەنابەت.